ئەمڕۆ هەڤەی 6 ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی و بە بیابانبوونە و کۆزانین عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی لە ژێر مەترسی وشکە ساڵیدا و هەروەها زۆرێک ناوچەکانی عێراق لە ژێر مەترسی بە بیابانبووندان و هەرێمی کوردستانیش ئەم ساڵ لە زۆر ناوچە وشکە ساڵی بوونی هەبوو. باز لەوە دەکەین بزانین گرنگترین هۆکارەکان چین کەوا دەکات هەرێمی کوردستان بکەوێتە ژێر مەترسی بە بیابانبوون، چونکە و کۆزانین وشکە ساڵی لە ئێستادا بوونی هەیە. ئەگەر لە ساڵانی داهاتوودا ڕێژەی دابارین باش نەبێت و خراپتر بێت خوانەخواستە، ئەوە مەترسی بە بیابانبوونیش لە هەرێمی کوردستان دەردەکەوێت. گفتوگۆ دەکەین لەسەر ڕێژەی کەمی ئاویش کە بێگومان لە ئێستادا زۆرێک لە ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە و ڕێژەی دابارینیش بۆ شێوازە نەبوو کە بڕێکی باش لە ئاو گل بدرێتەوە وە کێشەکانی دواتریش کە هۆکارم بۆ وشکە ساڵی بە بیابانبوون گفتوگۆی لەسەر دەکەین با میوانداری پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر عەلی محەممەد ساڵح مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاکتۆر بە جیاوازی بکەین لە نێوان وشکە ساڵی و هەروەها بە بیابانبووندا ئایا هەرێمی کوردستان تا چنێک لە ژێر مەترسی بە بیابانبوون وشکە ساڵیدایە؟ زۆر سپاس. هەم وشکە ساڵی و هەم بە بیابانبوون دوو چمکن کە پەیوەستن بەیەکەوە، چ عێراق و چ کوردستان و چ جیهان بە گشتی لە ژێر مەترسی و کاریگەریەکانی وشکە ساڵی و ڕوبەڕووبوونەوەی گەرمبوونی زەویە کە گلۆبڵ وەرمینی پێڵین بە دەستەواژە علمیەکەی زانستیەکەی ڕوبەڕووی گشت جیهان بۆ تۆ لەوانە لەوە چ وڵاتی وەکو بەرازیل، چین، چیلی، ئێران زۆر بێت لە وڵاتەکان گرتوێتەوە. بەڵام کەم تا زۆر کاریگەریەکانی بە ڕێژەیی لەسەر وڵاتەکان ئەگۆڕێت. عێراقیش من ضمنیا کوردستانی خۆمان یەکێکە لەو پێنج وڵاتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەندا لە پێشی پێشەوەی لە پلەی پێنجەمدا دێت کە مەترسی زیاتری لەسەر بۆ ڕوبەڕووبوونەوەی بە بیابانبوون و زیادبوونی کە لە سەدا 40 ڕێژێکی زۆرە ڕوبەڕووی وشکە ساڵی خۆت بڵێن بە بیابانبوون بۆتەوە و کاریگەریەکەشی و مەترسیەکەشی لەسەر کوردستانش بە تاکید دەرەکەوێت و مەترسی زۆرە. باش دکتۆر کە باسی بە بیابانبوونەکەین، ینی ڕێژەی سەوزایی و دارودرەخت لەو ناوچەیە نامێنێت کە باس لەوەکەین، یعنی ئاو کەمە. جام ئاوە یان دابارینەکەی لە وەرزێک و دوو وەرز و سێ وەرز کەم بووە، یان هەبوو دروست ئیدارە نەدراوە، زانستیانە ئیدارە نەدراوە. هەر بەڕاست لە عێراق ئێمە کام جۆری گرفتمانێت دکتۆر؟ یعنی کێشەمان لە دابارینایە یان کێشەمان لەوەیە کە دا ئەبارێ یان لە وڵاتانی دراوسێەوە دێتە ناو خاکی عێراق زانستیانە ئیدارە نادرێت؟ پرسیارەکە جوانە، بەڵام کۆمەڵێ پرسیار لە خۆی یەکرێ. یەک مەسلەی گلۆبڵ وەرمینەوە پەیوەستە بە هەموو مرۆڤەکانەوە، بە چالاکی مرۆڤەکانەوە دوای سەورەی اقتصادی لە ساڵی 1970 کان بە دواوە کە مرۆڤایەتی بەرەو پێشکەوتن چوو و کۆمەڵێک هات بەکارهێنانی فۆسیل فیولز نەوت و گاز وردە بۆ هۆکاری ئەوەی دەردانی گازی CO2 بە ڕێژەیەکی زۆر و گازەکان تری وەکو میثین و نایترۆکساید و کلۆرۆفلۆرۆکاربۆنس و ئەوانە بۆ بەرگە هەوا و ئەمە بوو هۆکاری ئەوەی دوای ئەوەی کە زانان هەستیان پێکرد کە ئەمە بەڕاستی کێشەیەکە و ئەو بەرگە هەوای کە زەوی دەپارێزێت ئەستور بووە و بێتە هۆی گلدانەوە ڕێژێکی زۆر لە گەرمی. ئەم گەرمیە ژوای کردووە کە گۆڕان لە کەش و هەوا ڕووبا بە شێوازە گەشتیەکەی. گۆڕان لە کەش و هەواش لە گشت جیهانە ڕۆیە، بەڵام ئەکرێ کاریگەریەکەی وەکو وتمان جیاوازیە بێ لەسەر وڵاتی بۆ وڵاتێکی ترهانێ وڵات هەیە خۆی چواردەوری ئاوە کەشەکەی فێنکترە. عێراق بە گشتی یەکێکە لە وڵاتانەی کە سیمگەڕایدە، یعنی تقریبا بەرەو وڵاتێکی وشکە، یعنی وڵاتێکی شێدار نییە، وڵاتێکی تەڕ نییە، بە ڕێژەی بارانبارین تیا زۆر نییە. ئەو گۆڕانگاری کەش و هەوایە تەسیری لەسەر چی هەیە کە درێژخایەنە فەرقی هەیە لەگەڵ ئاو هەوا. ئەو هەوا بۆ مودەتێکی کەمە چەند ڕۆژێکە و چەند هەفتەیەکە، بەڵام کەش و هەوا بۆ سەدەها ساڵ بەردەوامە بێ. گۆڕانکاری لە دابارینە یاخود لە بارانبارینە ڕوئەیات و بەرزبوونەوەی پلەی گەرما کە هەردووچیان بە پێچەوانە و کاریگەری ئەبێ لەسەر کەمبوونەوەی ئاو. ئەمە لە ناوخۆوە. لە دەرەوەی کوردستان و لە دەرەوەی عێراقیشا بە هەمان شێوە تا کاریگەریەکەی لەسەر تورکیا و ئێرانیشا هەیە. ئەگەر بگەڕێنین ئەوکەین کە ڕێژی دابارین لەوێشکەی گۆڕانکاری تیا بوو، بە تاکید ئەوانیش خەمێک لە خۆیان نەخۆنەوە هەڵەسن بە دروستکردنی کۆمەڵە بەندا و بۆ ئەوەی چونکە ئەوانیش یەکێکە لە وڵاتانی ئێران، یەکێکە لە وڵاتانی لە سا 20
ڕۆبەڕۆبوونەوە وشکە ساڵی لەویش کاریگەری کردووە ئەوژە بێ خەمێکی خۆی بخوا بۆی ئەمە جوابێکی ئەوەی کە ئەمە کاریگەری لەسەر هەمومانەیە بەس کەم تا زۆر عێراق زیاترە لەسەر لە جیاواز لەو دوڵاتە هۆکاری دۆم ئەوەی ئێمە پێچی بکەین باشە ینی چۆن حەلێکی ئیدارەدانی ئاویمان هەبێت یعنی بە شێوازێکە و بەڕێوەبردننی ئاومان هەبێت بە شێوەیەکی زانستیانە هەست بە بەرپرسیارەتی کەینجووکە بەرپرسیارەتە گشتەکە گەڕێتەوە بۆ خۆمان ساڵانە باران ئەبارێ بەڵام ئەم بارانە بە شێوازێکی لافا و بە شێوازێکی زۆر بڕێکی زۆر لە ماوەیەکی کەم ئابارێک ئەمە سوودێکی وای لێ نابینین چی بکەین بۆ ئەوەی ئەوە بکەین کە ئێمە ئەم ئاوە گڵ بینەوە بە شێوازێک لە کاتی نەبوونی ئاوا ئیسفادەی لێ بکەین ئەمە گرنگە و ئەو ئاوەشی کە هەیە بەڕاستی ئێمە چۆن بەکاری بێنین عێراق لە سانەوەی ئاوەکەی بە فیڕۆڕوا لە سیستەمە کشت و کاڵیە کۆنەی یاخو کلاسیکی کە جاران بەکارێنە کە بە شێوازی گۆلە ئاوێک بەرەدرێتەوە لەوە ئەڕواتە ژێر درەختەکان بە زۆرێکی بە فیڕۆچێ و خۆشتان نەزانن ناوەڕاستی عێراق و جنوبی عێراقیش باشووری عێراقیش وڵاتێکی خاکەکەی سوێرە ئەم ئاوە سوێرە بێت و مەزای عڕوە کەواتە پێویستمان بە سیستەمی ئاودێری نوێ هەیە چۆن هەڵێن سمارت ئەگریکەڵچەر کە ئەبێ بە ڕێی بۆری یا بە ڕێی قەترە بۆی و ئاوە بە فیڕۆ نەچێ جگەلەوەی ئیسراف جگەلەوەی ئەو ئاوە سەرزەوی ئێمە کە بەکارێنین ڕۆژانە پڕەکرێ لە مەوادی کیمیاوی و هێوی مەتەڵسەکان و مەوادی بایۆلۆجی و خەسەخانە و هەموو پاشەڕۆکۆی کرێتەوە ناوەوە ئاوی سەرزەوەکەشمان پیس کردو کەواتە ئیدارەدانێکی فاشیمان هەیە تا ئێستا لە عێراقا وە ناکرێت بۆ جۆرە ئیدارەکرێ بۆیە ئێمە پێویستمان بۆەوە هەیە ئیدارێکی زانستیانەی بەرپرسیارانە لە ئەستۆ بگرین بۆ ئەوی ڕۆبەڕۆی ئەو قەیرانە بینەوە کە ڕۆبەڕۆی هەر پێوەنی بە یەکەوە هەیە بەس لە عێراق وایە یعنی لە ناوەڕاست و باشوور یا بەڕاست ئەم ئیدارەدانە نازانستی لە هەرێمیش بوونی هەیە لە هەر سێ پارچەکە پێم وایە بوونی هەیە سێ پارچە مەبەستم جنوب و ناوەڕاست و کردمان بە سێ پارچە خوێن سەیر بوو ینی لە هەرێمی کوردستانیش ئیدارەدانێکی ناتەندروستەیە بەڵێ بەتەئکیدە تا ئێستا کوا پاڵفتەیەکی ئاو بە تەندروست دیوە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک ئاوەکە مباشیرە ڕێت ناو تانجەرەوە ئەگەر سلێمانی بنمونە بینینەوە تانجەرەوە پێشتر شوێنێکی گەشتیاری جوان بوو خەڵک ڕاوماسیتی ئەگەر خەڵک شوێنە سێرانگا بوو ئێستا بۆ تەمەزبەلەیەک لەبەر بۆن و بەرامەکەی ناتوانانی بەو ناواتیە پەڕیت ئەمە وەکو نمونەیەک هۆکارەکەشی چییە ئەو ناتەندروستی ئەو نازانستیان بۆ چارەسەری ئەو سۆڵ دووەسمانیجمنتی ئەو خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە هەوڵاتیان بەرهەمێنێن لەوێ سووتێنریا تێکەڵ بە تەنجەرەوە بێ یاخود بە شێوازێکی تر هەموو ئاو ئاوەڕۆکان کە لە کارگە و معمەل و خەسەخانە و دانیشتوان شەوەرەگیرێتەوە مباشرە ڕاتۆ ناو تانجەرۆ و تانجەرۆش بەرە و گەرمیان و لە گەرمیانی شەو بەرە و جنوب ئەڕات و ئاوێکی پیس و بێچارە سەریانی چارەسەر نەکرا و ئەڕژێتە ناو شەتڵ عەرەبەوە باشە دکتۆرک و ئاماژەت بۆ کە کاریگەرەکانی پشکە ساڵیش لەسەر هەرێمی کوردستان دەرئەکەوێت بە بیابانبوون لەسەر هەرێمی کوردستان دەرئەکەوێت دەکرێت بڵێن ئەم مشکە ساڵی کە ئەم ساڵ لە زۆربەی ناوچەکان بوونی هەبووە هەنگاوی یەکەمی دەرکەوتنی بە بیابانبوونە بێت لە داهاتوە خۆی دەمێکە دیاری دەکە ڕوویاوە وشکە ساڵی باز لە وشکە ساڵێکن چکە بیابان زیاتر ێستا جنوبی عێراق گرێتەوە بەڵام ئەو ڕێژەی بە بیابان بوونەوە زیادی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوان لە وڵاتانی میسر و لیبیا و بەرەو نەیجێریا و هەتا دێتەوە عێراقیش ئەو وڵاتانە هەمووی ئەگرێتەوە بەڵام کاریگەری ئەگەر پرسیارەکە وابێ کاریگەری وشکە ساڵی بەڵێ بە تەئکید هەیە بە دەرەجەی 1 لەسەر جنوب بە دەرەجەی 2 لەسەر وەسەد عێراق بە دەرەجەی 3 لەسەر کوردستان خۆی کوردستان باشترێکە ناوچێکی شاخاویە فێنکترە و شێدارترە کاریگەریەکەی کەمترە بە بەراورد لەوان بەڵام بەڵێ بە تاکیت وەکو خۆشتانەی بینن کە ئەم ساڵەگەر بەرسەری بەنداوی زۆربەی زۆری بەنداوەکان بە تایبەتەوەی دوکان سیرکەی لە چاو ساڵانی ترا زۆرێک لە ئەو شوێنانەی کە پێشتر ئاستان بوون یاخود ڕووباری یاخود شوێنی گلدانەوەی ئاوبوون زۆرێکیان یاوشیان کردو یا ئەوکەیان زۆر کەمی کردووە بە نمونەش گەلی عەلی بەگ یعنی نەبوو لە مێژووە بپرسین یعنی ئەوە بۆ کامانە بەڕاستی دیار دەکانن بەڵێ هەر لێستەوە دەرکەوتووە کاتە دەکرێت بڵێن بە بیابانبوون لەسەر هەرێمی کوردستان زۆر کەمتر بە چاو بە عێراقەوە بەڵێ بەتەکید بەڵام مشکلەیەکەیە یعنی ئەگەر لە خودی ئەوەی پێوتە خاکی هەرێمی کوردستان بە بیابانبوونەکە کەمتر بێ بە تایبەت تا بەرەو ناوچە شاخاوەکە بین بەڵام ئێمە کە لە نزیک ئێمە لە عێراق ئەوەی ئەوترا عێراقی دراوسێمان لە عێراق یا لە سووریا یا لە وڵاتانی دیکە ئەم بە بیابانبوونە هەبێ
دکتۆر هەر بەڕاست کاریگەری نەرێنەکانی بۆ سەر ئێمەش نابێ بۆ نمونە ئێستا کە ئێمە قساکەین ڕاستەوخۆ لەم بەرنامەیە ئاسمانی هەرێمی کوردستان خۆڵبارانە ئەمە یەکێک نییە لە دەرهاویشتە خراپ و کاریگەری نەرێنەکانی بەبیابان لە چواردەورمانە وەکوتمان شتەکان پەیوەستە بەیەکەوە بەتەئکید ئێستا لە باشووری عێراق بیابانبوون زۆر بووە کە چۆنەڵی ئەو گەردەلوو لە تۆزاویانە یاخود سانستۆرمانەی کە هەڵەکات لێەوە هەمووی کاریگەری لەسەر ئێرە هەیە بەتەکی دەڕوا داغڵ بە ئێرانی ژەبێ و سووریا بە هەمان شێوە ئەمانە بەڵێ پەیوەستن بەیەک و کاریگەری لەسەر هەمویان هەیە ئەکرێ بڵێن بەڵێ بەیەکەوە پەیوەستن. دکتۆر من لەم ڕۆژانە خەریتیەکم بینی ناوچەی لیبیا و مەغریب و ینی ئەو باکووری ئەفریقیا ساڵانی زۆر زوو باسەکەم ینی هەمووی سەوزایی و ئەوانە بووە بەڵام وردە وردە ئێستاک ئەگە سەیری کێس هەمووی بیابانە هەمووی سەحرای لەمینە ئەکرێ ئەمە بۆ چەند ساڵی داهات و ڕاست بێ هەندێک وڵاتی دیکەش بەر ئەم لێشایی بە بیابان بوونە بکەوێ وەکوی لە باکووری ئەفریقا لە ڕوویداوە لە ساڵانی ڕابردوو خۆی بە شێوازە عامەکە بەو داتانی لە بەردەستمانە ئەتوانم بڵم بڵێ بەڵام زەوی یاخود گردون خۆی چۆنەڵی شێوازێکە لە شێوازەکان تۆزێ کۆمپلکسە ئالۆزە 14 بۆ 15 جوڵی زەویمان هەیە ئەکرێت لە هەر کاتێکا شتەکەن دەستەواژەکان هەڵە بێتەوە بگۆڕێتەوە ینی پێچوانە بێتەوە بۆ چوون هەیە ئاڵێکە گۆڕانکاری ئایا وڵات یاخود گردون یاخود زەوی بەرەو فێنەبوون ڕوات ئەمە کەمێک ڕێی لە کەمێک لە زاناکانم بەگشتی ئەوانی کە زانە چۆنەڵی ژینگەیەکانن باوەڕیان وایە بڵێ ئەگەر بێت و مرۆڤایەتی چونکە ڕۆژ بە ڕۆژ نەسەمەی سەر دانیشتوانی سەرزەوی زیادەکە و پێویستیان بە ئاوی زۆرە و ڕۆژ بە ڕۆژ پێویستیان بەوەی مەعامل و کارگە و کەرەسەی هاتوو چۆمانە زیادەکە ئێمەژە بێتە هۆی کاری دەردانی گازێکی زۆری CO2 ئێمەش دوو بڵگەی زیندومان لە بەرچای هەم مارسە هەم زوحەلە کە ئەبینین ئەو بەرگە هەوایی کە هەی بۆ لە دەستی یاوە ئێستا ناقص 50 و زوحەلی ژەبینین کە دەرجەی ئێستا 400 چونکە ئەو بەرگە هەوایی ئەسوور بووە ئەگەر زەوی بێت و ئێمە ساڵانەیەوی کە کۆپ بڵین 29 بوو ئیمساڵ 29 بە پێک ئەگریمنتی پاریسی ساڵی 2015 کە پێڵن کۆنفرانس ئۆف پاریس کۆپ 2015 ساڵانە لەسەرەوە کۆبنەوە کە ئەبێ سنوورێک دانرێ بۆ وڵاتانی کە ڕێژێکی زۆر گازی CO2کەنە بەرگەواوە لێ منزڵنیا عێراقیشێکە لە وڵاتانە کە بێ پابند بێ پێی بەڵام بەداخەوە تا ئێستاش پابند نەبووە ئەمە ڕێژێکە دانراوە بۆی مرۆڤاتی فریای خۆی کەوێ ئەو زەرەری کە تا ئێستاوەتی لە بەرگە هەوا زەرەرەکە چەند قاتە بێت و عێراقیشێکە لە وڵاتانە ئەگەر لە بەریتانیا خو لە وڵاتانی ئەوروپا ڕێژەکە لە سا 5 بیا لە سا دەبێ عێراق لە سا 25 بۆ 30 زیاتر خێراتر لەوان یاخود چۆنەڵی بەرەنگ ڕوبەڕووی ئەو وشکە ساڵی ئەبێتەوە. باشە دکتۆر ئەگەر ڕێژەی دابارین بۆ ساڵی داهاتووە و لە زستاندا لە پاییزدا بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو بێت ئەبێت ئێمە چی بکەین و بە کۆزانین کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی دەبێتەوە کاریگەری تەنانەت لەسەر ڕێژەی کوشتتوکاڵیش دەبێت دەمەش واکات خاکەکان ڕێژێکی زۆریان ببین بە دەشتایی و هیچ سەوزای و کوشتتوکاڵێکی تیانە بێت چی بکرێت ئەوەی زۆر گرنگە وەتەر مانیجمنتەکە باسمان کرد تۆ ئەبێ پلانت هەبێ ئەبێ و ئەوەی کە لە وەرزانی کە باران ئەبارێت تۆ گلی بیتەوە نێڵی بەفی ڕۆبچێ چونکە یەکێک لە گۆڕانکاریەکانی کەشووەیە کە ئەو ڕێژە باران بارێنی جاران بە مانجێگەبارێسە لە 2 ڕۆژە ئەبارێ بە شێوەی لێفاو کە ئیسفادێکی لێ ناکەی وەکیژە بینن زۆرێک لە دانیشتوان کە پێویستی بە خان و بەرە و ئەوانە هەیە سەکراوەتە کۆنکرێتەوە ئاوی کە پێویستە بڕاتەوە ژێرزەوی ناچێتەوە ژێرزەوی ئەکسەر تێکەڵ بە ڕووبارەکانە بێت و ئەڕوات بە فێڕۆڕوا بۆیە مانیجمنتمان پێویستە مانیجمنتی زۆر شتەگرێتەوە لەوانە یەک گڵدانەوەی ئاوەکان زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆی مویچەرین یاخود ڕێژەی شێ لە هەوا زیادکەین پاک ڕاگررتنی ئاوەکان ئەو ئەوەی کە داخڵە بێ درێت بە دانیشتوان پاک بکرێت بە پشێوەیەکی پاک بگاتە دانیشتوان و کە لە دانیشتوانی شەوەرەگیرێ و ئەکرێتەوە سەرچاوەکان ئەبێ بە هلای کەمەوە لە سەدانەوەی ئەو ئاوە پاک بکرێت و ئەنج داغڵ بکرێتەوە بە سەرچاوە ئاویەکان بۆی چونکە تۆ لە ناوبردننی ئەو بەروبوومە سامانی ئاویانی کە هەتا و ئەو بەروبوومانی کە بۆ ئاوە کوشت و کاڵانی کە بۆ ئاوە درێ و ئەو چۆنەڵی ئاژەڵانی کە لەو ئاوە ئەخۆن و تووشی ناخۆشی نەبن و ئەو کاریگەریکی ئەو تویان لەسەرەوە نەبێ ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە
تەوعیەکردنی خەڵک بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری خەڵک چونکە یەکێک لە چالاکیەکانی ئەمڕۆ کە لەم ڕۆژە تا زۆرە بینێ کەناڵە میدیایەکانن کە بەڕاستی کۆمەڵە چالاکی و بەرچاوڕوونی و ڕکومنندیشن ئەدرێ بە هاوڵاتیان کە ناکرێت تۆ لە ماڵەکەی خۆتا بەو شێوازە بڵێ ئاو زۆر ئاو بەکاربهێنی خۆشتان نەزانت چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی ئەخلاقی و چ لە ڕووی زانستیەوە ناکرێت ئاوێک کە تۆ بەپی پێویستە بە بەکاری بێنی نەک بە شێوازێکی زۆر بەکاربێنرێت ئەبێت تەوعی خەڵک بکرێ بەگشتی و لەسەر حکومەتیشە بەڕاستی بەرنامە و پرۆگرامی تایبەتی هەبێت ئەگەر تۆ بەرنامە و پرۆگرامێکت هەبێت ئەگەر پلانێکی درێژخایەنت هەبێ ئەو وەختە تۆ ئەو ئەگەر چەند ساڵێک باران ئەبارێت ئەو ئاوە کۆ بکەیتەوە لەو ساڵانی کە کەم بارانیە یا کەم ئاویە تۆ توانی بەکاری بێنیتەوە ئەمە جگەلەوەی کە ئەو ئاوەی تۆ کۆیەکەی تۆ کۆمەڵی ئیسفادە و سوودی لێ ئەبینین لەوانە بژانەوەی ئاوی ژێرزەویە زیادکردنی ڕێژەی سەوزاییە تۆ توانی وەکو ئاستەڵێک بۆ بەخێوکردنی ماسی بەکاری بێنی توانی بکەیتە شوێنی گەشتیاری بۆ بەکارهێنانی وەک شوێنی گەشتیاری کە پارەی تیا پیا بکرێ یعنی ئەمانە کۆمەڵەشتن تۆ ئەتوانی بەڵێ سوودی لێ بینی چونکە خی گەورە سروشتی کوردستانی وا دروست کردو کۆمەڵە زنجیرە شاخێکن کە ئێمە بەجی IPS توێژینەوەمان لەسەر کردووە زۆر بە ئاسانی ئەتوانرێت دام یاخود ئەو فۆرمێشنانی کە هەیە لە ڕووی جیۆلۆجیەوە ئەتوانی کۆمەڵک لە دامەکان یاخود لە بەنداوەکان دروست بکرێت و ئاوەگەل بدرێتەوە یعنی زۆر مەسرفێکی کەمتری تێچێ وەگەوەی تۆ لە جنوب بتەوێ کە ئەو زمینەی نییە دروستی بکەیت. دکتۆر ئێمە باسمان لە ئاوی سەرزەوی کرد کە ئەوی پێوتێت دەسەڵات و حکوومەت پلانێکی زانستی و تەندروستی نییە بەڵام وابزانم ئەمە بۆ بابەتی ئاوی جەرزەویش هەر بە هەمان شێوەیە یعنی تۆ سەگەر بە نمونە دەسلێمانی سیتەک و مێرگەپان وەرگری باخەکان ڤێلاکان لە هەولێر بۆ ڕێی پیرمام وەربگری ئەم هەموو بیرە لێدراوە ئەم هەموو ئاوە بەزایە ئەچێ ینی ئەڵە کاکە بیرە خۆم لەمدا و ئاوی خۆمە بۆ نمونە هیچ عادادێکی لەسەر نێم ئاوە ینی بەو شێوازە نازانستی جەنابەت فەرموود هەم باخداری و ئاودیرێکی پێکرێ هەم بە فێڕۆ درێ هەر بەڕاست هەم تاگەم حکومەت لە بابەتی ئاوی ژێرزەوی شاکەم تەرخەم نین بەتاکیت هەردوو لە هەر کەم تەرخەمن چونکە تۆڵی سامانی سروشتی ژواتە هەمومان لێ وەکو نەو دوای ینی ئاوی بەڵێ سامانی سروشتی هەتا ئەو درەختەی کە لەسەر و شاخانەی هی هەمووانە هی کە تاکە کەس نییە مەسەلەن ئەو ئاوی ژێرزەوی ئەگەر تۆ کە بیرێکلی ئەگاتە وەتەرتەیبڵ لەکوێ ئەو ئاوە دێ و ئاوە لەژێر هەموو ئەو خانوانە ئەو مەنتیقایە کە تۆ ئاوەکە بیرێکلی زیاتر ئەو بەکارهێنی هی ئەوانیش کەمەکە لەبەر ئەوە مەسلحەتەکە یاخو بەرژەوەندیەکە گشتیە و هەم حکومەت و هەم تاشیش لی بەرپرسە ئەبێ بە شێوازێکی زانستی بە شێوازێکی ڕێگەپێدرا و پلانی کورتخایان و درێژخایانیش هەبێ بۆی ئەوانە بەکە ناکرێت هەچ کەسە بۆ خۆی بیرێ بەکاربێنێت و لێبا ئەکرێت بیرێکی ئرتیوازی لە شوێنێکە لە لادیەکە بنمونە لێ بدرێت تەنکێکی باشی بۆ دامرێ و ئاوەکە بە شێوازێکی سروشتی چارەسەر کرا و پاکەش بکرێت و بدرێت بە هاوڵاتیان لە بری ئەوەش چارەس بڕێکپار وەربگیرێ ناکرێت هەر ماڵک بۆ خۆی بیرێک لێبات و ئاوەکە بە شێوازێکی چونکە خۆتان نەزاننەوە ئەبێت ئیسرافێکی زۆر و ئاوەش لە بەرەو لە ناوچوو نەچێ ئەم ئاوەژەکو وتمان مڵکی تاکە کەس نییە و مڵکی ئێمەش نییە کە ئێستا لە ژیانان مڵکینەوەی داهاتوشمانە ئەگەر بێت و ئێمە ئەو ئاوەی کە بەکاری هێنین کەم کاتنەوەی داهاتوشمان ڕوبەڕووی کێشە بێتەوە جگە لەوەی کە ئێستا بەڕاستی هەنێک لەو سەرچاوە ئاو ژێرزەویانشمان پیس کردووە کە ئەمەش بەڕاستی چارەسەرکردنی زۆر ئاستەم و قورسە وەک پارەیەک و مەسرەفی زۆری پێچێ بۆی کێمە پاکژی بکەینەوە. باشە دکتۆر ئەگەر ڕژەی دابارینەکان هەرکەم بێت و بەردەوام ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوو لە وشکە ساڵی بکەن باشترە کە جوتیاران ڕوو بکەنە ئەو بەروبوومانەی کە کەمترین ئاویان ئەوێت یان نەخێ پێویستە هەر ناوچێ بەپێی ئەو بابەتەی کە هەیە کە بۆی گونجاوە کشت و کاڵی تیا بکرێت. ئەم پرسیارە زۆر جوانە تۆ کە پلانت هەبوو ئەزانی چی ئەەکەی ناکرێت دارێک لە وڵاتانێکەوە بێنێت کە سروشتی لەگەڵ سروشتی کوردستانە نەگونجاوە بە نمونە بەڕوو بێنیتەوە لەسەر شاقان ڕواوە پێویستی بە ئاو نییە هەرمەی کیویمان هەیە کۆمەڵێ مەسەلەن چوالەمان هەیە ئەم درەختانە هەیە ئەکرێت لە وڵاتانی ترەوە هاوردە بکرێ بەڵام ئەو وەختە پێویستی بە توێژینەوەکی زانستی تەواو هەیە کە ئەبێ زیاتر برەو بدرێ بەو ڕووەکانەی کە یاخۆ ئەو دارانەی کە کەمترین ئاویان پێویستە باشە و نزیکە لە سروشتی کوردستانەوە
چ وڵاتێک لێەوە سروشتەوە ناکرێت و ئاوێک دارێک بێنیت کە مەصرفێکی زۆری وێ یاخود ئاوێکی زۆری ئەوێ بە هەمان بەڵێ بە ڕەشەبایەک بشتی یاخود چوزانە مار شێوازێکی جوانیشی نەبێ نەگونجاو بێ یاخود تەوعیەکردنی جوتیاران لە کۆمەڵی ڕوانگەوە لە بەکارهێنانی ئەو ماواتی فلتەرایزێ و ئەو موادی قڕکەرانی کە بەکارێنن کە بە ڕێژێکی زۆر بەکارێنێن چونکە لەگەڵ شۆرینەوەی باران ئادیەکەڵ بە ڕووبارەکانە بێتەوە هۆی بڵاوبوونەوە هەموو نەخۆشی کە ئەیبینن و چۆنێتی بەکارهێنانی ئاو وەکو وتمان سیستەمە کۆنەکە تا ئێستا لێرە ڕاچاوەکرێت کە بە گۆلە بە شێوازی گۆلە هەرچەند ئێستا هەنێک لە جوتیارەکان پەیمیان بردووە بەوەی کە بە شێوەی نایلۆن دابرێژێ بەزەسەوە تقریبان لە توێژینەوەیەوە ئەوەش خۆی لە خۆیان شێوازێک ئاو کەم بەکارێن ڕاستە بەڵام دیسان زەرری لە ژینگایەوەتە چونکە ئەو نایلۆنی کە دوای چینینەوەی بەرهەمەکان لەلایەن جوتیارەکانە زۆری کۆ ناکرێتەوە و ڕەشەبای هێنێت و تێکەڵ بە زەویە بێت و ئەو مایکرۆپلاستیک و پلاستیکانی کە هەیە تێکەڵ بە زەوی و دیسان زەوی لەنە بۆیە تەوعیەکردن و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری جوتیار زۆر گرنگە ئەبێ بزانن چۆن ئەو بەکارێنن و ئێستا ئێمە سیستەمی نوێمانەیە یعنی لە سەردەمی تەکنەلۆژیا و ئەیە ئەزانی سیستەمەکە ئەو ڕۆکەکەی ئاوی پێویستە و لە چ کاتێکە ئاوی پێویستە و چەندیشی پێویستە بەکاربێن نەک تۆ هەڕەمەکی لە کاتێکی نەگونجاوە بەکاری بێنی. زۆر بەڕێز پرۆفسۆری یاریزەر دکتۆر عەلی محەممەد ساڵح مامۆستای زانکۆ سوپاس بۆی لەم تەورەی لەگەڵ ماوە. دەست خۆش بکات. زۆر سوپاس.